سلازان لێ بێ هاوڕێیان لە ڤیددیۆیەکی نوێ گەڕینەوەلاتان لەم ڤیددیۆمان باسی بەشێکی تری سیستەمی ژمێریاری چوارگۆشە دەکەین ئەوش دەڕۆینە بەشی کاڵاکان چۆنەتی زیادکردنی کاڵا و ئەو با بڵین ئەو فیچەرانە ئەو دەسەڵاتانەمان چییە کە ئەتوانین کاڵای جۆرا و جۆری پێ بناسیێنین یعنی با بڵین بۆ زۆربەی جۆری کاڵاکانە بێت کە لە بازاڕە هەیە ئیتر کارەبایی بێت مارکێت بێت جوانکاری بێت بۆ نمونە با بڵێن هی دەرمانخانە بێت تووبی هەرچی جۆرە کاڵایەک بێ ئەتوانی بەکاری بێنی لێرە سەرەتا تۆ لە بەشی بەڕێوەبردننی کاڵا کە کاڵاکان زیادەکەین کۆمەڵێک شتمان هەیە لێرە ئەتوانی بۆ نمونە فلتەرێکی ئێچکار زۆر بکەیت بۆ کاڵاکانت هەروەها ئەتوانی کاڵاکانت بە شێوازی پرێنتکەی یاخود با بڵێن بە شێوازی ئیگزڵ دایبەزێنی داگرتن بە شێوازی ئیگزڵ ئەتوانین بگەین بە فایلی ئیگزڵ و دایبەزێنین باشە هەروەها لێرە ئەتوانیت با بڵێن دەستکاری کاڵاکان بکەیت یاخود کۆنتترۆلی کاڵاکان بکەیت ئەو کاڵایانەی کە لە وێبسایتەکە دەرەکەوێت یاخود لە بازار ئەلکترۆنیەکە دەرەکەوێت کە ئەوەی لە ڤیددیۆکانی پێشووترە باسمان کردو طبعا باوڕێنە سەر زیادکردنی کاڵا کە کلیک لە زیادکردنی کاڵاکەین ئەم بەشەمان بۆ ئەکرێتەوە ئێمە توانین ئەمە داخین بۆ شێوازە ئەم بەشەمان بۆ ئەکرێتەوە کە تۆ لێرە هەموو زانیاریەکانی کاڵاکە ئەتوانی بناسیێنی طبعا ئەمە زۆربەی بەشەکانی اختیاریە یعنی ئەگەر تۆ بتێ بە شێوەیەکی خێرا کاڵاکان بناسیێنی ئەتوانی و ئەگەرش بتێ بە شێوەیەکی تەفسیلی و دقیق کاڵاکان بناسیێنی ئەوش هەرەبێ باشە لێرە یەکەم شت کە داواکراوە ناوی کوردیە طبعا سێ بۆ ناوی کوردی و ئینگلیزی و عەرەبیت هەیە تۆ ئەتوانیت تەنها کوردیەکە داخڵکەی یاخود با بڵێن تەنها ئینگلیزیەکە کێکیان بە دڵی خۆت سفادیان چیە ناوی کوردی و عەرەبی و ئینگلیزی سفادیان ئەوەیە کە لە وێبسایتەکە و لە ستۆرەکە توانی بە سێ زمان دەرکەوێ ئەو کاتە هەروەها ناوەڕۆکمان هەیە ناوەڕۆکەکە ئەوەیە کۆکو باسێک وەسفێکی کاڵاکە بکە توانی بینوسی یاخود نینوسی اختیاریە کۆدمانەیە کۆدی کاڵاکە لە کۆدی کاڵاکە چەند ئۆپشنێکت پێدا ئەتوانی خۆت کۆدی بۆ دانی هەر شتێک بێ باشە یاخود خۆی لەسەر ئەساسی کۆتا کۆدە بۆ نمونە کۆتا کۆدت 125 ئێستا 126 بۆ زیادەکە بۆ شێوازە یاخود کە کلیکمان لەم ئەمەیانە کرد خۆی ئۆتۆماتیکی کۆدێکت بۆ جنریتەکە کۆدێکە بۆ دروستەکە کە پێشتر بوونی نەبوو بێت لە سیستەمەکەیە باشە کۆدی دووهەممان هەیە کۆدی دووهەم ئارەزوومەندانەیە توانین زیادیکە یاخودنە بارکۆدمان هەیە بارکۆدش هەم ئارەزوومەندانەیە توانین زیادیکە یاخودنە کۆدی ڕەفەمان هەیە کۆدی ڕەفە ئەوەیە کە بۆ نمونە ئەگەر تۆ لە کاڵاکان لە مەغزە نابێ توانی ڕەفەکانە کۆدی بۆ دانیت و هەر کاڵایەک بۆ ئەوەی دوایی تەنها ئەگەر بە کۆدی ڕەفەکە گەڕای یاخود بە کاڵاکە گەڕای بزانین لە چی ڕەفەیەکە یەکە ئەم کاڵایەت بە دانەیە یاخود بە دانە و کارتۆنە یاخود بە دانە و کارتۆن و سێتە یعنی سێ جۆر تابعی جیاوازبان هەیە لێرە بەشتی تریش هەمانە بە مەتر تۆپ و کارتۆن و کیلۆ و لیتر و ئیتر هەتاوەکو دوایی هەرچ جۆرە با بڵێن هەرچ جۆرە یەکەیەکی پێوانەیت بووە توانی زیادیکەین یەک شتی زۆر گرنگمان هەیە لێرە کە لە با بڵێن لە کەم لە سیستەمەکانی ژمێریاریە بوونی هەیە ئەویش ڕەنگەکانە باشە حاليا هیچ ڕەنگێکمان داخڵ نەکردو ئێمە ئەگەر بڕۆین لە بەشی ڕەنگەکان لێرە بۆ نمونە چەند ڕەنگێک زیادکەین بۆ نمونە لێرە ڕەنگی ڕەش زیادەکەین بۆ شێوازە کۆدی ڕەنگەکە سێ با بڵێن پێویستە کات ئەم نیشانەی لە پێشەوە بێ بۆ شێوازە ڕەنگی ڕەشمان زیاد کردووە باشە ئەو ڕەنگی ڕەش زیاد بوو بۆ نمونە ئێمە ڕەنگی تریش زیاد دەکەین بۆ نمونە سوور باشە ئەگەر توانین لێرەشەوە ڕەنگەکە هەڵبژێری بۆ نمونە ڕەنگی سوور ئەوەشمان زیاد کرد باشە ئەڕۆینەوە بەشی بەڕێوەبردننی کاڵاکان زیادکردنی کاڵا باش وەکو وتمان لێرە ئێمە ئەتوانین ڕەنگە هەڵبژێرین بۆ کاڵاکە ڕەنگی ڕەش توانی بۆ نمونە کاڵاکەت وێنەیەکی بۆ زیادکەی ئەو کاڵایە بە ڕەنگی ڕەش باشە یاخود ئەتەوێ ڕەنگی تریشی هەم کاڵا ڕەنگی سووریشی هەیە توانی چی بکەی
ڕەنگی کاڵاکەت بە ڕەش و سووری زیادەیە و کاتە مشتەرەکە ئەتوانێ بیبینێ ڕەنگی کاڵاکان ببینێ بەڕەش چۆنە بە سوور چۆنە بۆ شێوازە باشە. لێرە بۆ نمونە دانەمان هەڵبژاردووە لێرە بۆ نمونە کاڵایەک هەر بۆ تێست داخڵەکەین کۆدەکەی خۆی کۆتا کۆدمان بۆ بهێنێ 126 لێرە کاتیگۆریمان هەیە توانین کاتیگۆری زیادکەین بۆ نمونە وێنەیەکشی بۆ دانین کاتیگۆریەکە بۆ شێوازە یعنی هەرچی جۆرە کاڵایەکتە بێ بۆ نمونەگەر چاویلکە دەبێت هەر شتێکتە بێت سەب کاتیگۆری تێگەر بتەوێت زیادیکە ئەتوانی بۆنە کاتیگۆری لاوەکی باشە بەرواری بەرهەمێنان و بەرواری بەسەر چوون ئەمە شتەیە. لێرە کۆگامان هەیە طبعاً ئێستێمە یەک کۆگامان ناساندووە ئەکرێت چەند کۆگایەک بناسیێنی باشە ئەکرێت چەند کۆگایەک بناسیێنی لێرە دیاریکردن بۆ ڕەنگەکان سیکە تۆ بۆ نمونە کە ئەم کاڵایە ناسیێنی لە مەغزنە کۆمەڵێک عەدەدت هەیە توانی بۆ نەبڵێ لە مەغزنە ڕەش دە عەدەدم هەیە بۆ نمونە سوور 20 عەدەدم هەیە و پاشەکەوت خۆی ئۆتۆماتیکیاڵی ڕەش و سوور ئەوەن طبعاً ئەم ناوانە توانی بە کوردی بە عەرەبی بە ئینگلیزی باش زمانێکەتەوەی بینوسی باشە اینجاڵێ کاڵاکە تەوێ نرخەکەی بە دینار داخڵکە یاخود بە دۆلارەتەوێ نرخەکەی داخڵکەی بۆ نمونە خۆ ئەشکێنێت شەوە بۆت لەسەر ئەساسی ئەو نرخە دۆلاری کە ئەمڕۆ داتناوە بۆ نمونە ئەم کاڵایە بە 10,000 کڕم ئەیفرۆشن بە 20,000 بۆ نمونە بە جملەش ئەم بە 15,000 بۆ نمونە نرخی جملەشی تایە باشە خۆی ئەیشکێنێتەوە بۆت بە دۆلار لەسەر ئەساسی ئەو نرخی ئەمڕۆ ئەگەر وای لێ بکەین تۆ توانی دۆلارەکە داخڵکەی خۆی بۆت بشکێنێتەوە بە دینار باشە بۆ شێوازە بۆتی ڕێک دەخە. اینجا دەتوانین لێرە شتێکمان هەیە بە ناوی کاڵای ئاسایی کە یان کاڵای تایبەت ئەم کاڵای تایبەتە بۆ نمونە هەنێ موادت هەیە بە شێوەیەک بۆنە بە شێوەیەکی سریع دەڕوا و یاخود کاڵاکان تایبەتن ئەتەوێت توانی بخیتە کاڵای تایبەتەوە و بە شێوەیەکی ئاسانتر دەستی پێەکە. لێرە بۆ نمونە ڕێخستن ئەتەوێ ئایم کاڵای لە مەڵپۆر پیشان بدرێت نرخەکەی پیشان بدرێت یاخود بڕەکەی پیشان بدرێت ئەتوانی دەستکاریکی پیشانی بی یاخود پیشانی نەدەی لێرە توانی وێنەیەک بۆ کاڵاکە هەڵبژێری بۆ نمونە هەر وێنەیەک بێ توانی بۆ کاڵاکە هەڵی بژێری بۆ نمونە ئەم وێنەیە هەڵبژێرین. لێرە گەلەری وێنەمان هەیە بۆ ئەم کاڵایە لە چەند وێنەیەک زیاتی هەیە توانی وەکو گەلەریەک وەکو چەند وێنەیەکی کاڵاکە دانی لێرە شتێکمانێ بە ناوی سنووری کەمترین بڕبوون منە ئەڵێ ئەم کاڵایە کە گەشتە دەعدەت ئاگادارم کەرەوە براند ئەتوانی براندەکە مارکە وڵات ئەمانە اختیارین طبعا نەتوانی داخلیان کە یاخودنە سنووری داشکاندن ئایا ئەم کاڵایە تا چەندێک ئەتوانێت داشکاندنی بۆ بکرێت لێرە ئەتوانی بینوسی تێبینی ئەگە لەسەر کاڵاکە هەبێت یاخود نەبێت باشە. لێرە شتێکمان هەیە پاش زیادکردن هەموو خانەکان بسڕەوە ئەگەر ئەمە کلیک لێ بکەین خۆی کە زیادێکرد هەموو خانەکانە بۆ بەتاڵەکاتەوە ئەگەر نا خانەکان بۆ بەتاڵ ناکاتەوە جاری وە هەیە تۆ شتەکان نزیکن لێکەوە تۆ تەنها نرخەکانی گۆڕی پێویست ناکات خانەکان بەتاڵ بێتەوە جارێکی تر تۆ شتەکان بنووسیتەوە. ئێستا بۆ نمونە ئێمە زیادیەکەین کە کلیکمان لە زیادکردن کرد ئێستا خۆی ئۆتۆماتیکی لە مەغزەنیشەوە عەدەدەکانی بۆ زیادکردین و کاڵاکەشی بۆ ناساندین. ئێستاگە سێری بکەین لە تێستە ئەوە تا تێستەکە زیادووەمە شەر پێشترەوە وێنەمان هەبوو کە کلیکمان لێکرێتوانین بۆ شێوازە ببینین و لێرە کە کلیکمان لێرە کرد دەتوانین هەموو با بڵین وردەکاریم کاڵایە ببینین یاخود لەسەرەوە لە هەر شوێنێکی بەرنامەکە بووی بۆ نمونە من ئێستا لە بەشی داشبۆردم کلیک لە تێست یان کۆدەکەی بێت یاخود کە کلیک لێگە ڕێک ئەتبا دەسەر زانیاری کاڵاکەوە توانی دەست بە زانیاری کاڵاکان بگەیت بە چەند کڕیتە بە چەند فرۆشتوتە یاخود ئالە و بابەتانە. شێوازی با بڵین بەشی بەڕێوەبردننی کاڵا بۆ شێوازەیە بۆ کودمان ئەتوانێت پرێنتیکەی ئەتوانی بە دڵی خۆت بە کۆدی ڕەفە بۆی بە ڕەنگ یاخود ئەو کۆمەڵێک ستون هەیە طبعا لێرە ئەو دەسەڵاتت پێدا توانی ستونەکان دیاریکەی بۆ نمونە یەکەکەی کارت بارکۆدەکەی نرخی کڕین وڵات و مارکە هەنێک کات هەیە کۆمەڵێک ستون هەیە تۆ ئیشە پێی نییە پێویست ناکە لێرە هەبێ و شوێنە بۆ بگرێ هەنێک کات هەیە پێویست پێێتی تۆ ئەتەوێت پیشانی با بوو شێوازە ئەتوانی بە دڵی خۆت هەموو شتەکان دیاری بکەی. ئەمە بەشی بەڕێوەبردننی کاڵا بوو تاوەکو ڤیدیۆیەکی تر خواتان لەگەڵ.